كذا وسريعي بالشنيار او هر ما شاء الله. يعني شفتيش الزيخي زور حزكي بخوش بارتيش تامكا هر يكو تقوش دزدايتي وشفتيش دشيني او بشتي جوانيا ديار دش ناشيرنا شفتي كذا لقى ركلامك يكشش نقات في ايران نوع شفتيش قبتي خرج لي ركلامش نوع عشك وصفي له بكي شوتیش وەکو بەشی هەرە زۆری پێداویستەکانی تری ڕۆژانەی مرۆڤ براندێکی تایبەت بەخۆی هەیە و ئەم ساڵ لە نێو بازاڕەکاندا مامەلەی پێوە دەکرێت. سڵاوتان لێ بێت، من ئەحمەد هەرکیم. ئەمڕۆ هاتوومەتە یەکێک لە شەقامەکانی شاری هەولێر و لە لای کەسێکەوە کاری کڕین و فرۆشتنی شووتی دەکات. جیاواز لە بەرهەمەکانی تری میوە و سەوزە کە لە بازاڕەکان دەفرۆشرێت، لێرە شووتی مارکەیەک یاخود براندێکی تایبەت بەخۆی هەیە و مامەلەی پێوە دەکرێت وە لە تۆڕە کۆمەڵاتیەکان بەردەوام بانگەشە بوو باشی جۆری ئەم شووتیە دەکرێت. من پێم خۆشە بوو زانیاری زیاتر لەگەڵ کاک عەبدوڵڵا قسە بکەم کە بەڕێزیان خاوەنی ئەم شوێنەیە یاخود لەم شوێنە کاری کڕین و فرۆشتنی شووتی دەکات. ئەگەر بفەرمووی دەیرە کاک عەبدوڵڵا. سڵاوت لێ بێم، کاتت باش. سپاس دەکەم. ئەگەر پێم بڵێ ئەم جۆرە شفتیە چ جۆرێکی شفتیە و شفتی یاقوتە ئەم شووتیا ئەو دوو ساڵە بەدیار کردی شفتێکە لە جوانی ماشەڵای دەوێ شفتێکە ڕق ناکات ئەوەندەی باشە ینی شفتی هەولێرە زۆری عیلەتدارە سۆرە تامەچی ئەو وای نییە تامی شیرنی ئەو شفتێ بالعکسە تامەچێت تا برێ شیرنی هەیە خۆ شفتی یاقوت ئینتاجی عێراقشە عزەکەی دانێکیش دەشتنی ئێستا بزانانی چۆنە تۆزێک قسەمان بۆ بکە دواتر ئەویشمان بۆ تاقی بکەوە. بەڵام پێم خۆشە باسی ئەوم بۆ بکەی جیاوازی ئەم شووتیە لەگە شووتیەکانی دیکە چییە؟ بۆچی بەم شێوەیە لە تۆڕە کۆمەڵاتیەکان بۆ نمونە ڕیکلامی بۆ دەکرێت؟ مەسەلەکەی ئەو شفتی ئەوەیە شووتێکی باشە ینی ئەوەی مشتری بردیتی گلەی لێ نەبووە بەدڵی خەڵکە تامی خۆشە شفتێکی سووکە ینی قڕۆز نییە ینی شفتی ئێستا قورسە دەی خۆی ئەم شفتێ بەرهەمی هەولێرە ئەوە لە هەولێر ئینتاج کرایە ئەتا برێ شفتێکی جوانیشە. بەستان لە دانانی ئەم لۆگوانەی کە لە شفتیەکان دراون ئەم تەبقەیە کە لێی دراوە بابەتەکە چییە؟ ئەمە ناوکێکی تایبەتە توێکی تایبەتی توێەکەی تایبەتە ئەوەش ئەشرفی ئەو لەزگانە هەموو یەک ئینتاجی عێراقا بینە پێشیش جوانتر بە دیار دەکەوی ئەتا برێ شفتێکی جوانە ینی ڕق ناکە شفتی ڕق نەکە ئێستا ینی ئەو سار هەولێر ١٨ شفتی ڕقە 20 شفتی جوانە ١٨ ڕقە ئەوە بالعکسە ینی ١٨ شفتی زیاتر جوانە شفتێکی جوان براندی یاقوت. زۆر بەرچاومان دەکەوێت لە تۆڕە کۆمەڵاتیەکان هەر کەسە و لە لای خۆیەوە ڕێکلام بوو بەرهەمەکانی خۆی دەکاتون و بەشێکیان پێیان وایە شووتی هەولێر ئەم ساڵ بەکەلک نایە یاخود شووتی ڕقە یاخود بە جۆرێکی تر بڵێم کە لە نێو خەڵکدا باوە شووتیەکان سنداندارن. ئەمە چییە بابەتەکە؟ شفتی سندانداریش هەیە و ئەتۆگە پارەی پێ بدەی شفتی جوان دەکڕی ئێستا لە گومبەرجی پیکەپ هەیە بە 800,000 بە 700,000 سیارەش هەیە بە 600,000 500,000 دیناری ئەگەر تو پارەی جوانی پێ بدەی دەتانیشتی جوان بدەی و خەڵکەی ینی ئەوە دەوری زۆرە. ڕای بەڕێستان لەسەر ئەو شێوازی ڕێکلامکردنەوەی ئێستا لە سوشیال میدیا هەیە وڵی ڕێکلامکردن دەوری هەیە ڕێکلامی جوان دەکات لە ڕستەی خۆی ئەوە شتەشکێ بەس ئێستا هەر یەکە و چەقۆش دەستدایێتی و شفتێکی دەشتێنی ئەوە شتێکی جوان نیە دیار دەش ناشیرنە. باشە جۆرێک لە منافسە لە نێوان شووتی فرۆشەکان پێیا بووە ئەم ساڵ؟ وەڵی منافەسە چییە؟ ئەمە هەموو شفتی فرۆشان برای یەشن ئینشاڵڵا شفتی چێ شفتی جوان بی ئەو یەکەمە ئەوە بەخۆی دیارە شفتی جوان بی و سۆر بی و شیرن بی ئەوە تەواوە لە هەولێرە. باش ئەو شفتێکە خۆت باسی دەکە شفتێکی باشە سوور و شیر و ساگە باشە کیلۆی بەچەندە؟ کیلۆی بە 750 دەفرۆشی بە شفتێکی جوان یعنی تام لێ بکەیت. باشە ئەومان ئەگەر جۆرێک لە شووتی شکاندنێکی تایبەت بە خۆشت هەیە بزانین لە پێش کامێرەکە ئەوەیە کە دەرێ بە سەرێعی بشێنیار ئەوە هەر ماشەڵڵا ینی شفتێکی زیخی زۆر حەزەکەی بەخۆشت پارچەیەش تام بکە زانە کووە ئەو شووتیە ببینێران ناخۆش تاوان شفتێک لە جوانی ماشەڵڵا خۆ دەزانیت تا ئێستا تامی ئەو شووتێ چۆنە شووتێکی زۆر ساغ و زۆر خۆشە بەڕاستی. ئەوەیە شووتێکە زۆر جار من لە بازار شووتیم کڕیەوە بەڕاستی لە ڕووی ڕەنگەوە کێشەی نییە بەڵام لە ڕووی تامەوە بێتامە بەڕاستی ئەو شتە زۆرە یعنی ئەو سار شفتی بێبارانی زۆر تاسیری لەسەریکە باران ماکەم بوو هاوڵاتی چۆن بزانێت شووتیە کە باشە بۆ نمونە بۆ ئەوەی بکڕێت و پارەکە خەسار نەبێت؟ وەڵی شووتی باش ئەمە تازە پێم گوتی کابرا دەرە دانێ بە 1000 دینار یعنی چاوەڕێتی لێ دەکەی کە شووتەکەی باش بێت دانێ شووتێکە کرد دانێ بە 1000 دینار دیارە بەسە دووەرە پارەی پێ بدە شفتێش بکڕە بە 8,000 9,000 دینار شووتەکەت بخوری نەک فڕێ دێ ئەوە دەوری زۆر زۆرە
سعر دیارە باشە شوتی فرۆشەکان عادەتێکیان هەیە هەر شوتیەک بەدەستەوە دەگرن دەبێت جاری ئەوەڵ یەک دوو جار دەستیان لێ دەدەن و دەزانن چۆنە ئەمە چۆنە وڵی ئەوە کوبری بۆ ماوەیە لۆ مەمەیتەوە ئێستا ئەمە لە بابمانەوە فێربووینە هەیەریەکە بەسڕف دەڕۆ دەست لە شوتیەکە بدەن دەزانی کامەیان عاتمان کو نازانێ ئەرەوەڵا شفتی ئێستا دەزانانی ئێستا ئەوە جوانە ئەوە جوانە ئەوە شانەوە جوانە ئێستا شوتی خراپیشمە لەولای لام دەیە من نایفرۆشم خراپ نایفرۆش ناوە ناوەڵە یەک دانێ خراپ نادەمەوە خەرکە ئەوەی خراپیشی بردێ لێرانە ئەم پێم گوتێ مەرجوع عدەینی وێرە دەگۆڕە دانشکە دەبێت باش پەیامت بۆ شوتی فرۆشەکانی تر بۆ ئەم بابەتی ڕیکلامکردنی نێتۆڕە کومەلایەتیەکان و کەسانێکە کاری فرۆشتنی شوتی دەکەن چییە؟ وڵی پێم ئەوێ ینی شتەشی جوان بدەنەوە خەڵکەی ڕکلام شفتەکەت لەگە ڕکلامەکەت یەک شش بوو نەگات بێ ئێرانە نەو عشتێشکە بدێ خەرج لە ڕکلامش نەوە عشکە وەسفی لۆ بکەی هەیە ئەم شتە؟ ئارە وەڵا باوە هەیە دەرە شفتی من ئەوها و ئی من ئەوها و شفتی من ئەوها جوانترە ئی من نازانم چترە شفتیەت پارەی پێدە بەخۆی کاکە لە گومر شفتی جوانی ژێ و خراپی ژێ کات و پارەت پێدا بە دیار دەکەوی کە هاتە جادەی مشتری لێت ڕازی بووتەوە دەست خۆش بەڕێز سپاس دەکەم بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەمەی بینیتان و گوێبیستی بوون ئەم جۆری شفتیەیە کە بە ناوی یاقوت هەڵبات شوتی یەکێکە لەو میوانەی کە لە وەرزی هاویندا خواستێکی یەکجار زۆری هاوڵاتیانی لەسرە و جۆرەها شوتی جیاوازش دەخرێتە بازارەوە بەڵام ئەم ساڵ قسە و باسێکی زۆری لەبارەوە دەکرا کام شوتیان باشە کامیان خراپە و ئەمەی زیاتر جێگەی سەرنج بوو بەلای منەوە بوونی شوتی بوو بە مارکە و بە براندی تایبەت بەخۆیەوە کە ئەم ساڵە باوە و زۆر باسی لێوە دەکرێتن و لە ڕووی کوالیتی و نەوعیەتیشەوە شفتیەکی زۆر باشە کە ئێمەش تامان کرد بەڕاستی فعلەن شفتیەکی زۆر باش و بەتان بوو.